کەسانی کە ئەمڕۆ لەم پەناڵەیە بەشداری ئەەکەن کەسانێکن کە ئەتوانین ئەگەر لە بوارێکی تایبەتی شا پرۆفشنال بێت ئێمە ئەتوانین بوارەکەی لەگەڵات تەکمیلە بکەین بۆیە زۆر گرنگە لەم شێوە ئیڤەنتانانە بکرێت بۆی ئێمە گەنجانی وڵات هەم لە عێراق و هەم لە کوردستان بتوانین ئەو پەیوەندیە دروست بکەین کە ئەو کارانی کە پێویستە بکرێت لە ئێستاە و جیاوازە کاری سیاسی ئێمە هەوڵ بدەین پشتگیری یەکتری بکەین بۆی کارەکەمان زیاتر و زیاتر پرۆفشنال بێت. چەند ساڵێکە کۆمەڵە گەنج هەندێک کۆمپانیای ڕیکلامین و براندینیان دامەزانەوە کە بۆ منجی خۆشحاڵی و شانازیە لەبەری کارەکانیان ئەگەر کوالیتی دەرەوەکەمتر نەبن لەو ئاستیان و هەوڵیان بەردەوام پێش بکەون و زۆر گرنگە لەم ساتە وەختەیە ئێمە بیر لەوە بکەینەوە کە براندین و یا مارکتینی خۆمان بەرەو پێش بەرین لە کاتێکا کە بۆ دنیای بسەلمێنین کە بەڵێ ئەوەی کە ئەگوزارێت تەنها تایتڵێکە ئێمە ئەتوانین لەژێر هەر یەکێ لەو تایتڵان لەژێر هەر یەکێ لەو کێشانە ئێمە ئەتوانین پەرە بە بواری دیزاین و مارکتین و براندین بدەین کە خۆشحاڵانە ئەمڕۆ کۆمەڵی خەڵک لێرە کۆبوونەتەوە کە هەمویان پرۆفشناڵن و بوارەدا.